Vêca di nava vê fîçerê de em ji we behsa derhênerekî Kurd bikin ku niha di fîlmekî cîhanî de derhênerê duyem e ku li ser wî fîlmê tê kar kirin. Teym Adem Kurdekî Efrîna Rojavayê Kurdistanê ye. Li gel derhênerekî cîhanî yani jî derhênerê cîhanî Hollywoodê Rose Clarkson kar li ser fîlmekî cîhanî Hollywood dikin. تیم اویه دما 8 سالان آلمانیا دیجی اکادمیا یا فیلمان بزاوی کریه خوندنا خالوی داره بزاوی کریه نه لگل و تیمیجی لسر فیلم کی جهانی هولیوود کار دکن تیم اوی فیلمی لگل درهنره و لگل پرودیسر و نویسکار وی فیلمی گل لکی بجوانی بحثا تیم دکن بحثا کدا تیم دکنو هر وهاجی شارزابوناوی درهنرتیه دکن هل بدنا في شرامته هنتين مش نزيك بين أصلكم. Rolling. Camera speed. Season 5, fact check please. حوتم ڕۆژی دەرهێنانی فیلمێکی هۆلیوودە لە ژێرناوی The Last Committee لە شاری شڤێرتەی ئەڵمانیا لەسەر سێتی فیلمەکە نزیکی 7 کەس ئامادەن هەریەک سەرقاڵی کارێکە بۆ ئامادەکردنی دیمەنەکانی فیلمەکە. تێم ئادەمسیش بە وردی تەماشای دیمەنەکان دەکات کوڕە کوردێکی خەڵکی ئەفرینی ڕۆژئاوای کوردستانە. دووهەم دەرهێنەری ئەم فیلمێ لەگەڵ یەکێک لە دەرهێنەرە ناودارەکانی هۆلیوود ئەم فیلمە بەرهەم دەهێنن. وقتی من کۆنتراکی خۆش خایبین کرد من نیازی کرد لحظاک تاریخیە بڕاستی یعنی چاوێ من هێستر پێکەتم چونکی فیلمێ منی ئەوەلی هۆلیوود فیلمێ منێ سلەف ئەم دەبێژن پشتێکی ینی شانسێکی گەلێکی مەزنە ژێ کاریەرێ مرۆ سبا کە فیلم دایرکتۆر ئەف فیلما بە هوليوود اكشن ستارز مرة هنا وك ماتياس هوس وك سنتري روثروك بيلي بلانكس كورت ماكيني وكان نافذن هنا ذاتي دا هاب داشتيلا مايكل ريفرز نافي كاركتروي ماتيس لاندفيا تیم 8 ساڵە لە ئەڵمانیا دەژی و لە ئەکادیمیای فیلمی شاری کۆلن بەشی دەرهێنانی تەواو کردووە تاوەکو ئێستا 7 کورتە فیلمی بەرهەم هێناوە. ئەز ئیدیمە گەرەک ئەز سەر هەر تشتا باز هاژی هەبم ینی ئەگەر سوورەت هەگەر دیالۆگی وانە هەگەر حتى کرو سێت شتی مۆنگ سەر سێت هەر تشتێک ئەv کارێ من چونکی کارێ شوێنێ ئەو بکێ دایرکتۆر ئەم vێرە ئەم ئیدیوان ئەم ئەسیستنتن فهر تشتك ريجيسور نكاري يعني وقتي وي هاو تصويرك او بالي خدي يعني مونيتوري دارو ام فيرو الي كاري ديكن اگر في فيلم باش بمشي باش بقدي حياه طاليه حياه ضويه وقت تبيني يعني ام قال لك انا كرو كاست ام اجمارك بلندن فیلمی The Last Committee فیلمێکی ئەکشنە و هەندێک لە دیمەنەکانی لە ئەمریکا وێنەگیراوە و دیمەنەکانی دیکەشی لە ئەڵمانیا. دەرهێنەری ناسرای هۆلیوود ڕۆز کلاسکۆن کە 40 ساڵە دەرهێنەری فیلمی هۆلیوودە باسی جیاوازی فیلمەکە و تیم دەکات. Mostly action films, probably ماوەی 40 ساڵە لەو کاتەوە دەرهێنەری زۆربەی فیلمە ئەکشنەکان بووم ڕەنگە 15 تاوەکو 16 جۆری فیلم کردوێت لەگەڵ زۆر ئەکتەری بەناوبانگ لەوان ڤاندام، دۆلف لۆندگرێن، وێسلی سنایپس هەموو ئەو جۆرە کوڕانە و ئەوەی ئەم فیلمە جیاواز دەکات کارکردنە لەگەڵ کۆنتر لە شەڕکەرەکان کە پێش سەردەمی من بوون ئێستا دەگەڕێنەوە بۆ ئەوەی بەڕاستی هەوڵی بۆ بدەن و توانای نواندن زۆر بەرزترە بۆیە ئەم فیلمە زۆر دراماتیکترە لە فیلمە کۆنەکان. شاون دەیڤید نووسەر و پرۆدوسەری فیلمەکەیە
کاتێک تەیم دەناسێت سەرسام دەبێت بە شێوازی کارکردنی. بیرۆکەمان ئەوە بوو کە زۆر حەزمان کرد فیلمێکی ئاکشنی دیکەی ساڵانی هەشتاکان بۆ ئەم کەسانە بەرهەمبهێنین کە پێشتر لەگەڵ ڤاندام و ئارنۆڵد گەورە بوون. فیلمەکە باز لە پاڵەوانێتێکی شەڕی نایاسایی نێودەوڵەتی دەکات کە پاڵاوانەکەمان ناچار دەبێت شەڕ بکات بۆ ڕزگارکردنی کچەکەی. بۆم فیلمە بە دوای کەسێکی وەک تەیمگەڕام کاتێک تەیمەمەم بەهۆی هاوڕێکەمەوە لەسەر سێتێکی فیلم بینی زۆر سەرسام بووم بە تێڕوانین و وردی کارکردنیەوە. بۆ ئێستا زۆر دڵخۆشم کە لەگەڵماندایە و ئەو سەرمایەکی گەورەیە بۆ تیمەکەی ئێمە. تەیم سەرپەرشتی تیمەکە دەکات. ئاگاداری هەموو دیمەنێکی فیلمەکەیە و هەر کەسێک پرسیاری هەبێت بە ڕوویەکی خۆشەوە هاوکاری دەکات. Ja, spielt Michael Rivers, ein Vater einer Tochter, der leider seine Frau vor 2 Jahren verloren hat. من ڕۆڵی باوکی کچێک دەبینم کە بەداخەوە 2 ساڵ لەمەوبەر هاوژینەکەی لەدەست داوە و بەڵێن بە کچەکەی دەدات کە دوایین پاڵەوانێتی خۆی لە نیویۆرک بکات. پاشان تەنیا کات بۆ ئەو تەرخان دەکات و ئاگاداری دەبێت. بەڵام دواتر کچەکەی دەڕفێنرێت و ناچارە لە لیژنەیەکی نایاساییدا شەڕ بکات. بەڕاستی بەیانیان کە دەبینم تەیم یەکەم کەسە لێرە بەڕوویەکی خۆشەوە و وزەیەکی زۆری هەیە لێرە و زۆر بەدەگمەن شتێکی لەم شێوەیەم ئەزمون کردووە. زۆر هاوکاریم دەکات. دەرهێنەرێکی زۆر زیرەکە و کاتێک پێویستم پێیەتی زۆر بەڕوویەکی خۆشەوە هاوکاریم دەکات. Wenn ich manchmal nicht genau weiß, was ich machen soll, ist immer da. بڕیارە مانگی 4 ساڵی داهاتوو پرێمیێرەی ئەم فیلمە لە ئەمریکا بکرێت. ئاواتی فیلمی داهاتوو تەیمیش دەرهێنانی فیلمێکی کوردیە لەسەر ئاستی هۆلیوود. خەونی زۆربەی فیلمسازان ئەوەیە ڕۆژێک لەسەر ئەو کورسیە شان بەشانی دەرهێنەرێکی هۆلیوود دانیشن و دەرهێنەری فیلمێکی هۆلیوود بێت. تەیم گەشتۆتە ئەو جێگایە و خەونیشی ئەوەیە ڕۆژێک فیلمێکی کوردی بگەێنتە هۆلیوود. ئاڵەشاڵی ڕوودا و لە یەکێک لە شوێنەکانی دەرهێنانی فیلمی The Last Committee لە ئەڵمانیا.